یانەی هەولێر بە هۆکاری ئەنجامە خراپەکانی زۆرترین گۆڕانکاری لە تیپی تۆپی پێی بەشدار لە خولی نایابی کوردستان کردووە. دەستێ ڕاهێنەرانی نوێی دەست بەکار بوون و ئامانجیان هێشتنەوەی تیپەکەیە لە خولەکەدا. ئەم تیپە ئەمساڵ زۆرترین گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە بەهۆی ئەوەی بە دۆخێکی خراپ لە ڕووی ئەنجامەکانەوە تێپەڕ دەبێت و لە خانەی کۆتایی ڕیزبەندی خولی نایابی کوردستان دەبیندرێت. یانەی هەولێر دوای 2 جار لە گۆڕانکاری لە ستافی ڕاهێنەران 2 جار بژار ئەکرەمی وەک ڕاهێنەر و وریە سەباحی وەک یاریدەدەری بۆ تیپی تۆپی پێی بەشدار لە خولی نایابی کوردستان دیاری کرد بە مەبەستی باشترکردنی ئەنجامەکانی تیپەکە. یاریزانی دواڕۆژن، یاریزانی بڵێن یانەی وەرشی هەولێرن، دەتوانن بڵێن ئەوانە خەزن دەکرێن بۆ ئێمە. گۆڕانکاریەکەی ئێمەش بەڕاستی ئەوەی دڵخۆشیە یاریزانی چەندین یاریزانی خولی عێراقیمان داوا کرد لە بەڕێز نەزان مەحروس بە خۆشحالیەوە زۆر سوپاسی دەکەین. ئێمە وەکو دەستەی کارژێری یانەی وەرشی هەولێر پاڵپشتێکی تەواوی ئەو دەستەی ڕاهێنەری نوێ دەکەین و پاڵپشتی تەواوی یاریزانانە دەکەین. هەرچەندە یاریزانانی نیگەرانی خۆیان دڵبڕی بەوەی کە ئەو پێگەیی کە ئێستا لە خولی کوردستان هەیە ئەوان نەیانتوانی و قبولیکەن و بەڵێنی ئەوەیاندایە کە لە یاریەکانی داهاتوو ئەنجامیان باشتر بی بۆی هەرهیچ نەوی مەترسی دابەزینیان لەسەر هەڵبستێ. ڕاهێنەری نوێش دەڵێت تیپەکەی لە ڕووی دەرونیەوە ڕووخاو بوو، کاری لەسەر ئەوە کردووە بیان گێڕێتەوە بۆ دۆخێکی جێگیر تاوەکو بە 3 خاڵی یاری بەرامبەر 3 سادق بەرەو خاڵ کۆکردنەوە هەنگاو بنێن. ئەو دوو ڕۆژەی مادوونەی زۆرم بەخۆدیتە بەس کارم لەسەر نەوسێتی یاریزانەکان کە دواتە بەرەو پێشیان بم. ئەلحەمدوللا شکر یعنی لێیان ڕادەبینم یعنی بەگەشت بینەوە کە دێن بۆ ڕاهێنەرەکان بە پێکەینەوە دێن بە خۆشیەوە دێن و ئینشاڵڵا بەڵێنیشی یانە پێدامە بە هەموو ستافی ڕاهێنەران کە ئەو یاریە بە هەموو شێوەیەک بی بە سەرکەوتن کۆتایی پێبینین. پشتیوان بەخۆ ئەو گۆڕانکاریی کە کرایە ئێستا ڕاهێنەری نوێ هاتیە ئینشاڵڵا دەبتە خاڵەکی ئەرێنی لەسەر تیپەکە بە ئەرێنی دەشتێتەوە. ئێمە لە زۆربەی یاریەکان ینی وەکو ئاستی باش پێشکەش دەکەین بەڵام ئەنجاممان نییە. ئەوەش لە تۆپی پێ بەڕاستی ینی معادلێکی نادروستە. ئێمە یانەی هەولێر لە خولی نایابی کوردستان 16 یاری ئەنجام داوە و تەنها 3 سەرکەوتن و 3 یەکسانی هەیە، تووشی 10 شکست هاتووە و بە 12 خاڵ لە خانەی کۆتایی ڕیزبەندی دەبیندرێت و هەڕەشەی دابەزینی کەوتۆتە سەر. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.